بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان خۆشحاڵم کە لە ئاڵلقەی ژمارە 102 بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان لە بەرنامەی ڕابردوو کۆمەڵێک با بڵێم پنتی سلبی سیاسیمان باس کرد، ئەوەی کە سیاست چۆن کاریگەری لە بیرکردنەوەی خەڵک کردووە و چۆن بۆ خۆشی بۆ بە جێگەیەک ڕاستەکەی بۆ ئەوەی کە ئەوەندەی کە خزمەتی خۆیەکە خزمەتی خەڵک نەکا. لەگەڵ جەنابی مامۆستا عەلی باپیر لە ئاڵلقەی ژمارە 102 بەردەوام ببین لەو پرسانە. مامۆستا لە ئەڵلقەی ڕابردوو بیرم ماوە جەنابت لە کۆتاییە وتت خەڵکیش گوناحبارە بەو مانای کە 30 ساڵە لەگەڵ ئەم دەسەڵات هەیە و بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی دەسەڵاتی شەکا ڕاستەکە، یانێ ئەمە حەقیقەتە، چونکە دەسەڵات هەمیشە ئەو شانازیە ئەکات وەکو ئێمە بینیمان لە پەرلەمانی کوردستانە ئەندام پەرلەمانێک هەڵسایەوە وتی کاکە خەڵک ئێمە هەڵبژاردووەوە زۆرینە ئێمەین و تۆ کە هەڵ نەبژێردراوی و خەڵک زۆرینەی ناویتێ گوناهی ئێمە چی ینی واتە قسەش ناڕوە. مامۆستا با ئەو قسەیش بکەم، قسەی دڵی خەڵکیش ئەڵێ هێزە سیاسەکانی تر بۆ 30 ساڵە هەر متمانە بەو هێزە سیاسیان ناکەن و بە جۆرە لە جۆرەکان لە هەندێک قۆناغی ڕابردووە پشتیوانیان کردوونیا بە جۆرە لە جۆرەکان هەر جارێکە ئەمان حکوومەت تەشکیلەکەن هێزێک دوو هێز لەگەڵیانە ئەچێتە ناو با بڵێن تەشکیلی حکوومەت و بە جۆرە لە جۆرەکان میکیاجی دەسەڵاتەکەن و قسەکە ئەوەیە ئەڵێ ئەی ئێوە بۆ متمانان پێکەن، ئێوە بۆ لەگەڵانە دانیشن، هەتا ناڕەحەتە بەوەی کە لەگەڵانە دانیشن. مامۆستا حەزم کرد لەو بارەشەوە بۆی کە فرسەتە لەو بارەشەوە شتێ بپرسم. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك بيون راستا كبترخمي هي لهم ولايكوا وكمل شويني لكو بنوي تابتيج ده هرقوتوما بلام گومانی تێدا نییە کە بەرپرسیارەتی بە ئەندازەی دەستڕۆیشتوێتیە، تا کەسێک دەستڕۆیشتوتر بێ بەرپرسیارترە. کێ پەیوەندیە سیاسەکانی ئەم وڵاتی بەدەستەوەیە، کێ خێروبێری ئەم وڵاتی بەدەستەوەیە، کێ هێز و سوپای ئەم وڵاتی بەدەستەوەی، کێ مخابراتی ئەم وڵاتی بەدەستەوەیە، کێ ئابووری اقتصادی ئەم وڵاتی بەدەستەوەیە، کێ ئاراستەکردنی ئەم وڵاتی بەدەستەوەی، کێ ماکینەی عەلامی بەدەستەوەی بە پارەی نەوتی برا و باز و خەراجی وەسەرێک نراو لەسەر حسابی خەڵک، ئەو زیاتر بەرپرسیارە گومانی تێدا نییە. یار ئەگەر لایەنێکی سیاسیش کەم تەرخەمی بکات لەوەدا کە حەق بڵێ و پەنجە بخاتە سەر کەم و کوڕیەکان، ئەویش دیارە بەرپرسیارە. یاخود ئەگەر لایەنێکی سیاسی لە قۆناغەکاندا یاخود لە هەموو قۆناغەکاندا هەر بە دوای دەسەڵات داچوو بێ و لەگەڵی ڕۆی بێ، هەمیشە ڕسمی لەگەڵی گیرا بێ و بارەکەڵای بۆ کێشا بێ بە شێوەیەک لە شێوەکان هیچ بەرپرسیارە بە ئەندازەی ئەوە کە لەگەڵی دابووە. بەڵام ئەوە دەبێ خەڵک پۆلێن بکرێ، خەڵک دەبێ پۆلێن بکرێ، نەک ئەوەی کە هەڵوێستی هەبوو ئەوەش کە بێ هەڵوێست بووە، ئەوەی هەست و نەستی هەوەی بێ هەست و نەست بووە، ئەوەی کە باجی داوە و ئەوەی کە خەراجی بردووە هەموو یەک بۆ یەک تەماشا بکرێن. ئەوە زوڵمە تەواان. زانانی ئوسولی فقه دەڵێن التسوية بين المتماثلين عدل، التسوية بين المتماثلين شتە چۆن یەکەکان دەبێ یەکسان مامەڵەیان لەگەڵدا بکرێ. والتفرقة بين المتساوين ظلم، شتەکانی کە یەکسانن ئەگەر لێشیان جیا بکەوە زوڵمە. بەڵام لەولاوە التسوية بين المختلفين ظلم والتفرقة بين المختلفين عدل، شتەکانی کە لێک ژیان دەبێ حکمی لێک ژیان هەبێ، دەبێ خەڵک پۆلێن بکرێ. ئەوە یەک. دوو، ئەوە کە ڕەخنە دەگیرێ لەوە کە لایەنێکی سیاسی لەگەڵ هێزەکانی دەسەڵاتدا دادەنیشێ. بۆ وێنە ئێمە لەو ڕۆژانی ڕابردوودا هەمومان بووین، هەر کەسە لە هەر پێگەیەکدا هاتبوو، ینی ئێمە بووین یەکگرتوو بوو
نەوەی نوێ بوو گۆڕان بوو ئیشەتی و پارتیش هەو شەش لایەنە کەسێک کە ڕەخنە لەوە دەگرێ بۆ دادەنیشن ئێمە ئەی چی بکەین ینی خۆ دانیشتوین نەچوین بڵین کاکە تۆ چاکت کردو تۆ عیبت نیەوە لێ ڕەخنەمان گرتووە بۆ وێنە یەکێک لە قسەکانی کە من لەو مەجلیسەدا کردم و ڕووم لە ئەو خوشکە کردەوە ئافرەتە جینین پلاسخارد نوێنەری نەتەوەیەگرتوەکان کە گوتی من لە ئەنجومەنی ئاسایش لەوێ قسەم کردووە و من نوێنەری نەتەوەیەگرتوەکانم بە هەر 5 هێزە سەرەکیەکەشەوە واتە ئەمریکا و چین و رووسیا و بەریتانیا و فەڕەنسا کاوانە ئەندامەتی ئەوان بەردەوام و هەمیشەیە لە مەجلیسی ئەمەندا لە زمینی پازەکەدا ئەوان دەیەکەیکە دەگۆڕێن گوتی من نوێنەری هەمووانم من شتێکم گوت لەوێ گوتم باسی کەمینەکان کرا باسی پێکهاتەکان کرا گوتم تەماشا بکەن 11 کورسی پێکهاتەکان ئەو 11 کورسیش بەدەست حیزبێکی سیاسیەوەن کە پارتی دموکراتی کوردستانە پارتیش زۆرینەی پێ دروست کردوون هەر ئاخر هەر پارتی هەزار هەڵ ئێمە زۆرینەین بەکوێ زۆرینەی تۆ 45 کورسیت هەیە بە تەزویر و فرتوفێڵەوە 11 کورسیەکەی پێکهاتەکان بەی خۆت دەزانی سۆران عومەری ئەمەیان چۆن دەرکرد لە پەرلەمان لە سەرۆی گوتبووی ستێر گروپی سەرۆکی حکومەتە هی چێە لەسەرەوە دەریان کرد لەسەر یە قسە بە زۆرینەکە چێە 45 کورسەکەی پارتی لەگەڵ 11کەی پێکهاتەکان هێزاو 11 بۆی پێکهاتەکانن چ پەیوەندیان هەیە بە تورکمان و بە ئاسووریەوە ئەوە نیە لەگەڵ پارتیدان ئەوە نیە لەگەڵ پارتیدان بۆ دەرکردنی بۆ لە پەرلەمان دەرکردنی پەرلەمانتارێکی کارە کە دوو قسەی حەقی کردووە ئەوە معناوە کەی تعبیر دەکات لە بەرژەوەندی پێکهاتەکان لەوێ ئەو قسانە بکردن تەواو جا ئەوە کە خێزە سیاسەکان لەگەڵانە دانیشتن متمانیان ئەوە کە دادەنیشن گرنگەوە کە دادەنیشن چی دەڵێن ئەوە گرنگە ئەگەر ناخۆ من لە وڵاتە دای نابێ پێکۆ دابنیشین خۆ نابێ هەنابێ ڕخنەیەک دی بگری باشە دادەنیشی ڕخنەیەک دیگرن پێشنیار بەوەی دی دەکەین دڵسۆزانە ڕخنەیەک تێگرین نەک لە ڕووی حەقد و بغزەوە خۆ کە پێکەوە دانیشین دەبێت چی بکەین یانی دیبێ هەر کەسە بە دۆڵی خۆیدا بڕوا و هەر کەسە لە شوێنی خۆیدا قەتیز بێ من پێم وانییە کە چارەسەر بەوە بێ کە سەلام مەرحەبامان نەبێ بەڵکو چارەسەر بەوەی دابنیشن ڕخنەیەک دی بگرین و قسەکانێک دیش بە هەند وەربگرین یعنی ئێمە کە ڕخنە دەگرین لەوانەیە کە ئەم وڵاتە بۆ شێوی ئیدارە دەدەن دەبێت گوێ بگرێ کابرا وەگە فەرزەن گوێش نەگرێ گرنگۆی ئێمە قسەکەی لەسەر تۆمار دەکەم ئەوەمان پێمان نەگوتی ئەو بۆ دنیا بۆ قیامەت باشە هەر کاتێکیش گەیشتین ئەو قەناعەتەی کە سەلام و مەرحەبا و پێکەوە دانیشتن و قسەک پێکەوەکردن سوودی نییە ئەو کاتە خۆ شەر بژاردێکە لەبەر دەستماندا بەڵام من پێم وایە ئەم هەرێمی کوردستانی ئێمە وەکو دەڵێ قسەیەکیش بۆ دزی بکەین باشە ئەم هەرێمی کوردستانی ئێمە زۆر جایە لە ئەفغانستان و لە جەزائیر و لە لیبیا و لە یەمەن و لە کوێ بکوێ کاکە ئێمە سوارسیەوەیکی سیاسیمان نییە ئێمە هەرێمێکین بە هەنگاوێکی هەڵە هەرێمەکەمان کردەوە نیوە وانە ئێستا ئەگەری ئەوە نیە بە هەنگاوێکی کە نیوەکەی کەس بڕوە وەکو کابرای بارە شوشەکە زۆر نمونم پێ ناوەتەوە کابراک بارە شوشەی پێ بە بازگەیەکدا ڕۆیی کابرای بازگەکە کوتێکێکی لە لابارێکی داوتی بارەکەت چییە وتی وڵا کوتێکێککە لەو لادۆ هیچ هەمووی دەشتێتەوە ئێمە بە هەڵەیەکی سیاسی نیوە هەرێمەکەماندانا هۆ هەر لە ڕێی دوو هەڵی دەکەی سیاسی هەمووی دەڕوا و کۆتایی پێدێ کە بۆ زانیاریت نوێنەری نێتۆیەگرتوەکان بۆ ئەها ئەومان پێ بڵێ وتی پارێک پێم گوتن پار کۆنفرانسێک بوو ناوی دەستور پارێک گوتی تی پارێک پێم گوتن ئەم ساڵیش هاتووم هۆشداریتان پێ من دڵسۆستانم ئاوا بەردەوام ناتوان ببن ئەم هەرێمە ناتوانێت بە بەردەوام بێ من هاتووم پێتان دەڵێم ئێجامەش لەوێ قسەی خۆمانمان کرد و وەکو گوتم هەر کاتێکی گەیشتێنەوە قەنەعەتێک کە نەخێر کۆبوونەوە و قسە سوودی نەماوە ئەو کاتە توانین کۆتایی پێبێنین بەڵام دەبێت بشزانین کە ئەم هەرێمەی ئێمە بۆ چاککردنی هەمووان بەرپرسیارین بۆ تێکدانی ئەو دوو حیزبەی کە حکومڕان بوون هەمە کارە بوون و ئەوانش کە لەگەڵیان ڕۆیشتون کەم و زۆر ئەوانی بەرپرسیارن بەڵام کەسێک کە
بە درێژایی ژیان لەگەڵیان نەڕۆیشتووە ئەگەر لە حکوومەتەکەشدا بەشدار بە شێوەی خۆی حکمڕانی کردووە کە ئۆپۆزیسیۆنیش بووە دڵسۆزانە ئۆپۆزیسیۆن بووە نەک وەکو دژمنکارانە و پاشان هەمیشە لە سەنگەری خەڵک و لێ قەوماوان و بەشخراواندا بووە و باجی داوە لەسەر ئەوە پەرلەمانتاری دەرکراوە سیناریۆ بۆ دروست کراوە خەڵکی گیراوە خەڵکی ناڕەحەت کراوە سەد پروپاگەندە و درۆدەلەسەی بۆ کراوە یە چۆن دەبێ هەموو یەک تەماشا بکرێن ئەمە زوڵمە دەبێت لێک جیاوازەکان حکمی لێک جیاوازیان بۆ بدرێ وەشتە وەکو یەکەکان حکمی یەکسانیان بۆ بدرێ بۆیە ئێمە تا ئەم لەحظەیە بەتەنگ ئەوەی بەڕاستی ئەم هەرێمە لە دەست نەچێ کۆبوونەوەکە بەخوا بۆ دەکەین لەنەخۆی من تێدا بەهرەمەندین بەڵام من ئەمە زەرەرمەندین وەکو کۆمەڵی دادگەری کە پێما مەحڕومترین کەس لەم هەرێمەدا ئێمەین بێبەشترین کەس ئێمەین چونکە بەڕاستی ڕێک و ڕاست هاتووین و یەک تایم هاتووین لەگەڵ خوا و خەڵکدا ڕاست بووین پێمان وایە وامان کردووە باشە بەڵام ئەگەر ئێمە شتێدا مەحڕومین بەڵام خۆگە هەرێمەکە بڕوا بە زاڵ و مەزڵوم هۆی دەڕوا هەمومان پێکۆ دەچین ئێمە وەکو سواربوانی کەشتێک وین بۆیە هەست بە بەرپرسیارەتی وامان لێ دەکا کە دابنیشین کۆ ببینەوە ڕخنیان لێ بگری ڕخنەی دڵسۆزانیان لێ بگری پێشنیاریان بۆ بکەین ئەمە ئەوەمان بە چاکزانیوە ئەوی کە پێشی وانە خێ دەبێت لە دوو ڕۆژنیان پێ بڵێن و فرکە بەر بکەین و من ئەوم پێشتێکی ناڕاستە و پێشم ئەو بە هیچ ئەنجامێکمان ئەوە دەچینە سەر ئەوەش مامۆستا بەس بە بابەتێکی دیکەی گرنگ یاخود پرسیارێکی گرنگ ئەوەیە مامۆستا ئەم دۆخە سیاسی کارێکی کردووە شتەکان خەریکە بێبەها بن یاخود بەها لە دەسێن نەکەمە ینی خەریکە وردە وردە شتەکان جێگۆڕکاکەن ینی باوەڕەکەی ئەوەنەی کە درۆ بە ڕاستی وەرەگیرە ینی درۆ بە ڕاست وەرەگیرە ئەوەنە ڕاستی وەرناگیرێ مامۆستا ینی زۆر ئاسانە لەم دۆخەیە درۆ بێ بە ڕاستی بغز و کینە بێ بە ئەسڵ و وەروەها خۆشەویستی و متمانەوە ئەوانە وردە وردە نامەوە بن مامۆستا دۆخە سیاسەکە خەریکە کارێکەکە لە تێڕوانینی خەڵکەوە ینی وردە وردە شتەکان جگەلەوەی کە بەها لە دەسێن جێگا گۆڕکەشەکەن ینی کە درۆ بوو بەڕاستی یاخود وەکو ڕاستی وەرگیرە کە خیانەتکردن مەسەلەن بۆن منە جۆرێک لە سەروەری وەرگرت یاخود بە جۆرە لە جۆرەکان کە ڕق و قینە و بوخس شوێنی خۆشەویستی گرتەوە ئیتر مامۆستا دۆخەکە ئەوە نیتراڵۆزە بێ قسەکەمان لەسەر ئەوەیە سیاست دەستی بردووە بۆ ئەوەی کە باش لە کۆمەلگاکە وەرگتەوە و بەیانەی کە کۆمەلگایان ڕاگرتووە مامۆستا ئەم دۆخە دیسان جارێککە ئەوە ئەڵێن ئەگەر ئاوا بڕوە ینی چ سەرنجامێک بێت بەڵێ کاک پەیوەند جاری دیکەش لە بۆنەی دیکەدا و فەرمایشتەی پێغەمبەرم صلی الله عليه وآله وسلم هێناوەتەوە کە ڕێک باسی واقعی وەکو ئێستا دەکا کە دەفەرمێ ستكون سنوات خداعات يخون فيها الأمين ويؤتمن فيها الخائن ويصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق ويتحكم فيها الرويبضة قيل يا رسول الله صلى الله عليه وسلم وما الرويبضة قال الرجل التافه يتكلم في أمر العامة أما زانایان بەتایبەت ئەلبانی سەنەدەکەی بە صحیح داناوە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ساڵانێکی فریودەر دێنە پێش فریودەر بابای ئەمیندار بە خیانەتکار لە قەڵەم دەدرێ بابای خیانەتکار بە ئەمیندار دادەندرێ مرۆڤی درۆزن بە ڕازگۆ دادەندرێ هی ڕازگۆ بە درۆزن دادەندرێ ڕۆی بیضە تێیدا حکم دەکا تیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆی بیضە چییە فەرمی الرجل التافه پیاوی هیچ پیاوی بوودەڵە پیاوی بێنێوە ڕوک و قرپۆک کە قسە لە کاروباری گشتی خەڵک دەکات ڕاستە و پێش ئەم فەرمایشتە لە سوورەتی ئەتەوبەدا خوای پەروەردگار دەفەرمێ المنافقون والمنافقات بعضهم من بعض يأمرون بالمنكر وينهون عن المعروف ويقبضون أيديهم نسوا الله فنسيهم إن المنافقين هم الفاسقون منافق كسيك خوي بمسلمان بيشادة دا بلام لذروني دا بالرأي بينيا خوا دا فرميه پیاوانی منافق و ئافرەتانی منافق هەندێکیان لە هەندێکیانن فەرمان بە ناپەسەند دەکەن ڕێ لە پەسەند دەگرن دەستی خۆیان دەگرنەوە
پارە و ئیمکانیاتی خەڵک و وڵاتیان لە بەردەستدایە بەڵام نایدەن بە خەڵک نایدەن بە مستحقەکانیان خۆیان لەبیر چوو خوش فەرامۆشی کردن و پشتگوێی خستن لە کاتێکدا کە کۆمەڵگا بە بۆچوونی من لە خوا دوور دەکەوێتەوە لە ئیمان و ئیسلام دوور دەکەوێتەوە لە بەهار ڕوحیەکان دوور دەکەوێتەوە و ئارەزوەکان بەسەری دازاڵ دەبن بەو شێوەی لێ دەکە بەهایەکان وەکو جەنابە دەڵێ جێگۆڕکە دەکەن ڕاستی شوێنی درۆ دەگرێتەوە درۆ شوێنی ڕاستی خیانەت شوێنی ئەوە ئەو شوێنی ئەوە ئێستا تۆ تەماشا بکە خۆ بە کەمگری و سادەیی سیفەتێکی باش نییە چین باش ما تواضع لله أحد إلا رفعه الله هیچ کەس لەبەر خوا خۆی بە کەم نەگرێت و مەگەر خوا بەرزی دەکاتەوە کەچێت تۆ تەماشای بەرپرسەکانی وڵاتە بکە زۆر بەیان هیچی بە گاڕانێک سارەوە دێن حرەسان دەچەقێنەوە و عەمود تۆ لە چێ دەترسەی ئەتۆ دیارە هەموو میلەت هەم بۆ تووشی خۆت دەزای تۆ ناو میلەتی خۆت دای هەر عیبە لە میلەتی خۆت ترسی تۆ دیارە زۆر من لێ کردوون ئێ باشە جا چێ تۆ دەکوژێ کاکە چێ تۆ بۆ دەکوژێ بە قوربان ئێ باشەوە هەمووی کەش و فشکردنە بەسەر خەڵکدا و خۆڕانان و دەسەڵات نواندنە ئەگەر ئەتۆ بۆ دەتەوێت لێ ترساو بی بۆ ناتەوێت خۆشویستراو بی ها بەرپرسی ڕاستەقینەوەی کە خۆشویستراو بێ نێک سام لێکراوە لێ ترساو خەڵک لە بەروی دەستی لەسەر دڵی بێ جا ئەوە تەماشا دەکەی ئەوە تەکەببور و خۆبەزرگری شوێنی تەواضع و خاشی بوونی گرتوێتەوە یەکی دیکە لە سیفەتە جوانەکان بریتێ لەوە کە ئینسان ماڵی گشتی بە هەدەر نەدا وانە تۆ تەماشا بکە جارێ بۆنەیەک دێتە پێشێ بۆنی سەری ساڵ هێندێ بۆنە ئەوانە دێنە پێشێ پارە و سامانێکی زۆر سەرف دەکرێت یا بۆنەیەک دێتە پێشێ پارە و سامانی زۆر سەرف دەکرێت بەڵا خەڵک بەشتی زۆر سەرەتایی محتاجە و ئاتاجە ئێوە پێشەوانەی ئەوەیە ڕێک ئەو بەهاش پێشەوانە بۆتەوە دوایی یەکی دیکە لە بەهایەکان کاک پەیوەند جەناب ئاماژە بە هێندێکیان دەڵم با ئاماژە بە هێندێکیان بکەم ئەوەیە کە ئینسان زیان و قازانجی خەڵکیشی پێوەکوی خۆی بێ کە من ئەو ڕۆژە لە کۆبوونەوەکەی ئەو نێردێنە توێگرتوەکانیش باسم کرد گوتم باشە بەرپرسی دڵسۆز ئەوەیە کوڕکشەکانی خەڵکی پێوەکو کوڕکشەکانی خۆی بن باشە بۆ من بەرپرس دەبنی کوڕکشەکانی خۆی هەوڵ دەدا زۆر چاک بن و چاکیان پێ بخوێنی و هەموو شتێکیان بۆ دابین دەکا بەڵام بۆ بەتەنگ کوڕکشەکانی خەڵکەوە نییە بۆ بەتەنگ ئەوانەوە نییە کە دوای دەردەچن دوای جوهدێکی زۆر سەرف دەکەن دەردەچن بە کولەمەرجی دەخوێنێ من بۆ خۆم چونکە کوڕهەژار بووم کاکە بەخوا من پێنجشەم و جومعان کرێکاریم کردو لە سلێمانی ئەو کاتە لە ئامادەی و لە ناوەندی ئامادەی ئەو جا توانیمە بخوێنم زانم ژیانی فەقیر چۆنە باشە کابرا بە سەد کولەمەرجی و دەردەسەری و قەرزداری و ناڕەحەتی دەخوێنێ و دەردەچێ دوای تەعینی ناکەن بەڵام خەڵکی دیکە بە پاڵیان پێوە ناوە هیچی لە باراندانیە لەبەرەوە کە هوەری ماستاوکردن دەزانێ تەعینی دەکەن دواییش ئەو فەرمانگەی کە ئەو دەبێتە بەرپرسی ئەو خەستەخانەی ئەو فەرمانگەی ئەو شوێنە زایە دەبێ بۆ چکە بە کەسێکی نائەهلس پێردراوە ئیدا وسید الأمر إلى غير أهله فانتظر الساعة آخر زمانی هەر کارێک کاتێک دێ کە بە خەڵکی ناشایست بەس پێردرێ ئەوە مانە تۆ خەڵکت بەیەک چاو تەماشا نەکرد مانە تۆ دڵسۆز نەبووی بۆ خەڵک جا ڕازەکەی زۆر جوان دەبینم کە زۆر لە بەها بەرزەکان بێڕەونەخ دەکرێن بێڕەواژ دەکرێن و شتی دیکە شوێنی ئەوان دەگرێتەوە لە هەر شوێنێک حەقێک لا بردرا ناحەقێک شوێنی دەگرێتەوە ئەو حکومانی تێدانە لە هەر شوێنێک زوڵمێک چەسپا عەدل و دادگەریەک لا دەچێت لە هەر شوێنێک خراپەیەک پەرەی پێدرا ئەوە لە جیاتی چاکەیەکە کە فەرامۆش دەکرێت هەر بۆیە لە شەریعەتدا فەرمان بە پەسەندکردن و ڕێگری لە ناپەسەندکردن وەکو زانانی ئیسلام بەتایبەت ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەڵێ گەورەترین ئەرکی مسڵمانانە بە گشتی گەورەترین ئەرکی تاکی بریتێ لە نوێشکردن گەورەترین ئەرکی گشتی بریتێ لە فەرمان بە پەسەند و ڕێگری لە ناپەسەند کە خوا کردوێتی بە صیفەتی هەم تێکڕای بڕواداران والمؤمنون والمؤمنات بعضهم من أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر پەسەند المعروف ألف لامي لەسەر وشەی المعروف ألف لامي معنای جنس دەگەێنێ واتە تێکڕای
شتە پەسەندەکان دەبێت فەرمانیان پێ بکرێ و تێکڕی شتە ناپەسەندەکانی بە ڕێگریان لێ بکرێ جا ئەوانەی پەسەندن چه پەیوەندیان بە ئیمان و عەقیدەوە هەبێ بەلایانی فیکرەوە هەبێ بەلایانی ڕاگەیاندنەوە هەبێ بەلایانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی دەبێت پەسەندەکان پسەست پێێنرێن ناپەسەندەکان دی بە ڕێشە چێژ بکەن ئەو ئەرکی ئیماندارانە مامۆستا ڕاستەکەی ئەم دۆخە ئەگەر ئەوە تەماشایەکی هەندێک شت ڕۆدا ینی سان خەمبارەکە من بخۆم زۆر جار ینی بۆ ئەم بابەتێکی ئێستایکەمە پرسیار خەمبارە بە مامۆستا ئەویشەوەیە ئەم دۆخار ئاوا ناوەستێ بەڵکو سیر ئەوەیە کە واقعێک دروست بووە چاکەکاری بە دەروونێکی نائاسوودەوا کرێ کە چی خراپەکاری بۆ پەڕی ئاسوودەی و زۆر جار وەکو چالاکی تەماشاکرێ بەدەیان کەناڵی تەلەڤیزۆنیە تۆ توانی بچی لەوێ مەسەلەن بۆ منە باس لە سەرەرەکانی خۆت بکەیت لە ناو خراپەکاریە زۆر وەکو چالاکێکی بە بیوهێری بیجێڕیتەوە بە بیوهێری باسیکەی وە بەدەیان کەناڵیش ئیشانەوەیە کە ئەم جۆری خراپەکاریە وا لاکەن کە کەسەکە بێ بە دەروونێکی ئاسوودەوە بگێڕێتەوە باسی بکە کەچی لەو لاوە چاکەکاری جگە لەوەی لە غوربەتێکی گەوراژی بە دەروونێکی نەئاسوودەشەوە کرێ کە من ئەو چالاکیانەی کە مەسەلەن بۆ منە لە ڕاگەاندن لە تەلەڤیزۆنەکانە مای بینین چالاکی چاکەکارین و واروەها کەسەکە دێ بە دەروونێکی ئاسوودەوە ئەمە ئاگێڕێتەوە ئەم بابەتە زانم ڕوانگەیەکی دینی هەیە من بۆیش ینی ئەم پرسیارم کرد دەزانم چاکەکاری ئینسان هەتاکو بە پەنهانی بیکە چاکە بکە یامەتە من ئەوەی پەیوەندی بە سەدەقە و ئەوانەوە هەیە بەس من بەبەستم ئەوە نییە مامۆستا بەبەستم ئەوەیە هەر ئێمە مەسەلەن بۆن من ئینسانی پابەند و ئینسانی بۆن منە متەدەیین کەمتر وایە بتوانێت شانازی بە چاکەکاری خۆی بکە کەچی لەو لاوە برەوێکی گەورە هەیە بۆ ئەوەی کە خراپەکاری بە شانازی بزانرێەوە بە شانازی چۆ باسی بکەن ئەمەش دیسان دۆخی سیاسی لێبەر پرسیارە ڕاستە ئەم دۆخە سیاسیە نازانم چۆن دەستێگیرە مامۆستا وڵا با من ئەوە شتێکی هێناوە بیر دەڵ کاتی خۆی لە میسر کابراایەک هاوسەرێکی دووەمی هێناوە شوڕتە چوونە سەری کە بیستمە لەم هەرێمەشدا ئەوە ڕووی داوە مامەسایەک بۆی جێڕامەوە بەڵام باباسی ئەوەی میسر بکەم باش شوڕتە دەچنە سەری دەڵێن ئەوە تۆ دیار هاوسەری دۆمت هێناوە دەتگرین ئەویش بیر دەکات تۆ دەڵێ بە پێی قانونی ئەم وڵاتە کە دایان ناوە دەڵێن گەر تۆ لەگەڵ ئافرەتێکدا ڕابێری بە حرامی ناگیری ئەویش دەڵێ نا ئەوە خۆ من هاوسەرم نییە دەڵێن ئەدی دەڵێ ئافرەتێکە لەگەڵی ڕادەبێن دەڵێن داوای لێبوردنمان هەیە تۆژی پێکەنینەوە عرب دەڵێن ئینە شەڕ البەلیەتی ما یضحک خراپترین بەڵا ئەوەیە کە ئینسان بێنێتە پێکەنین ئەگەر هاوسەری بێ بە حەڵاڵی بێنێ دەبێ بگیرێ بەڵام ئافرەتێکە لەگەڵی ڕادەبێرە بە حرامی داوای لێبوردنی لێ دەکەن بیسومە لە هەرێمیشدا ئەوە ڕووی داوە ڕاز دەکەی کاک پێوەن زەمینەی خراپە زۆر خۆش کراوە و زمینەی چاکەکاری زۆر بەرتەس کراوە تۆ تەماشا بکە یعنی جاجار دەبیستین لە ڕاگەیاندن ماوەیەک لەمە پێش بیستمان 40-50 شوێنی مەساج و شوێن کە بۆ بێناموسی بەکارهێنراون یانی شەوانەوە یانی شەوانە و بێنە شوێنی بێناموسی بە ناوی مەساجەوە داخران یعنی وا بۆ کە حکوومەتەکەش بۆی تەحمل نەکراون جا دەڵێ وەیل لیمەن کەفەڕەه نەمرود سزای سەخت بۆ کەسێک نەمرودیش بە کافری دابنێ ئەو حکوومەتە کە بۆ خۆی زەمینەی بڵاوکردنەوەی فەساد بەگشتی دەڵێن تەوان دەناخۆ لەنێ حکوومەتی خەڵکی باشتر هەیە بەڵام ئیتیجاهە گشتەکەی وایە کەچی ئەویش ڕازینە بەبێ هێندەی لەو یانانە تۆ تەماشا بە ڕۆژانە شوێنی قومار شوێنی مەیخۆری شوێنی نێرگە لە کێشان شوێنی ئەوانە زیاد دەکرێن وایە مزگەوتەکانیش تەماشا بکە من ڕۆژێ بە بەرپرسێکی ئەم وڵاتەم گوتکمەوە بۆ هەر مامۆستایەک خەڵک خۆشی بیوێ 4 قسەی حەق بکە 2 ڕەخنەتان لێ بگرێت دەری دەکەن بۆ ئەدی بۆ ئەو مەلایانەی کە ماستاوچی ئێوەن دەیان هێڵنەوە ڕێزیان لێ دەگرن هیچیشان لە باراندا نیە خەڵکیش خۆشی ناوێن تۆ تەماشا ئەو بەدبەختیەکە هەڵبەتە من قەت لەگەڵەوە دانیم کە تەشهیر بە خەڵک بکرێ و ناوی خەڵک بزڕێنرێ و مینبەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هی ئەوە نییە قسەی ناشینی لەسەر بکرێ قەت لەگەڵەوە دانیم وەکو من کتێبێکم هەیە بە ناوی چێ شایستەی مینبەر و میحرابە بەڵام بە ئاشکرا دیارە لە نێو مامۆستایەکاندا ئەوانەی کە
بە هەوای دەسەڵات قسە دەکەن لە شوێنی خۆ دەهێڵدرێنەوە ئەوانەی کە ڕەخنە دەگرن تێبینیان هەیە سەرنجیان هەیە کە ڕەنگە هەشامێت تێ بپەڕێنێ بەڵام تەماشا دەکەی زۆر پیان هەستیارن جا لە هەموو بوارەکاندا بەداخەوە ئەوە هەیە ئەویش ئەوەی کە میزاجی گشتی تێک چووە کاک پەیوەند میزاجی گشتی ژینگەکە بە گشتی وای لێ هاتووە بۆ گوتراو الناس على دين ملوكهم خەڵک بە پێی دینی حکمڕانەکانیانن خەڵک تەماشا دەکە ئەو دەسەڵاتە چی پێخۆشەویش وا دەکە تەماشا دەکە تەبەقی سیاسی هیچی هەمووشی مزگەوت ناکە تەماشا دەکە هیچ ڕوو لە خوا نییە دەڵێمیش باوا بکەم دیارە وا چاکە ئەوان چاتر دەزاوە مەسئول و بەرپرسنەوەانە من وەکو بیرەوەریەک خۆش دەگەڕمەوە جارێک لەم هەولێرە لە ساڵی 92 تازە ڕاپەڕی کرا بوو ئەوانە لەگەڵ مامۆستا شێخ عەبدولەتیفی واژەیی هەزار ڕەحمەتی لێبێ ئەو کاتە ئەو بە سەفەرێک هاتبوو بۆ ئێرە ئەمەش لە خزمەتی بووین وکاتە من ئەندای مەکتەبی سیاسی بووم ئەوی شەر وە تازە شوێنەکەی خۆی بۆ جێنای مامۆستا مەلا عوسمان چۆڵ کرد بوو 3 ساڵێک بوو جا لە هەولێر لە ماڵێک بووین ماڵی شێخێک بوو مامۆستاش بوو شێخیش بوو ڕیش و سێمایەکی جوانی هەبوو بەڵام جگەرەی دەکێشا مامۆستا شێخ لەتیفیش بە ڕەحمەت بێگوتی جەنابی شێخەوە جێرە حرامە و بەو بەڵگە و بەو بەڵگە و بەو بەڵگە و ئەویش دیارە وتی نەخێرم پێم وایە ئەو پەڕەکەی ناپەسەندە و حرام نییە و ئەوانە و قسەیان کردن میش لێوێ دانیش بووم نەگەیشتنە ئەنجام میشتم ئیجازە هەیە میش قسەیەکی تێدا بکەم وتیان فەرموو وڵات جەنابی شێخ ئێستا من تاوانەمیش ژێرم پێ حرامەوە ئەوانە چونکە چەند نەخۆشیێکی کوشندەی پێوەیە چەند زۆرێک لە سەرەتا نەک زۆرێک وەجگە لەوەی کە زیانی بۆ ماڵ و سامانی خۆت دەسووتێنی هەناوی خۆشی لەگەڵ دەسووتێنی زیانی کۆمەڵایەتیشی هەیە خەڵک تەماشا دەکات زیانی دەرونی هەیە زیانی جەستەیی هەیە زیانی ماڵی هەیە تو بەڵام ئەمە زین بیر لەسەر دەکەمەوە گوتی بەڵێ تو وڵای جەناب بەو هەیئەت و سیمایەوە کە جگەرە دەکێشی گەنجێک کە تۆ دەبینێ دەڵێ جگەرە کێشان ئەگەر واجب نەبێ بەلایکەمە سونەتێکی مؤەکەدەیە سونەتێکە زۆر جەختی لەسەر کراوەتەوە ئەگەر ناپیایی وەکو جەنابەت یان دەبێ خەریکی واجبان بێ یان دەبێ خەریکی سونەتان بێ تو خەڵک بە سونەتی دەزانێ تو بەو سیمایەوە یارمەزیەکە کوتیان وەڵا ئەشودم بیلاوایە جا خەڵک کە تەماشای بەرپرسانە دەکا دەڵێ دیارە وەکو وام بکەی باشە خەڵکی زۆر لەوانی کارتێکراو دەبێ بەوان بۆیە میزاجی گشتی خراپ تێک دراوە و بەداخەوە کە زۆرشتی پەسەند بە ناپەسەند دێنە بەرچاو زۆرشتی ناپەسەند بە پەسەند دێنە بەرچاو ئەوش ئەرکی هەموو لایەکە دەبێ بیگۆڕین بە تایبەت ملێرە قسە دەکەم بۆ ڕاگەیاندن کارەکان ینی بەڕاستی من ڕێزم هەیە بۆ هەر ڕاگەاندن کارێکە لەگەڵ پیشەکەی خۆیدا ڕازەکە بۆ هەر نووسەرێکە قەناعەتی دڵی خۆی دەنووسێ بەڵام بەڕاستی ئەوانم زۆر لەلا کەمبایخن کە شتێک دەڵێ قەناعەتی پێ نییە بەڵام پارەی تێدایە دەزانی نازانم ئێستا سا زۆر متابعی ئەوە ناکەم سا سۆشیال میدیا زیاتر خەڵکی سەرگەرم کردوون چەند زۆر دەرفەتیشم نییە کاتی خۆی لە هێندێک گۆڤار کردویان بە قاعیدە هەموو جارێ دەبوو مەقالەیەک دوو مەقالیان لە دژی من نووسیبان جا برایەکمان قسەی کردبوو لەگەڵ سەرنووسەری یەکێک لەو گۆڤارانە کە هەمیشە مەقالێکی لەسەر من دەنووسی قسەی لەگەڵ کردبوو گوتبێ تۆ سەرنووسەری ئەوەی گوتی بەڵێ گوتبووی باشە خۆ نازانێ قسانە درۆنگتی بەرێ وڵات دەزانم هەر بۆ خۆشی دەینووسی یاخۆ بڵاوی دەکردنەوە نێ بۆ لە دژی فڵان کەس دەنووسی گوتی وڵا مانجی ئەوەندە ڕەقەم دەدەنێ دی چۆن بشیم پارە وەردەگەرم لە بەرامبەری ئەوە وڵات دەزان هەمووی درۆیە یا تەماشای ئەگەر وای لێ هات تۆ ناحەق بڵێ لەبەرەوەی پارەی تێدایە حەق نەڵێ لەبەرەوەی کە پارەت دەست ناکەوێ ماناوە زۆر داڕوخانێکی بەهایی و ڕەوشتی گەورەیە و خەڵکە تووشی بووە جا هەر لەوەڕا قیاسی کە بۆ شتی دیکەش کە لە زۆر کۆڕ و مەجلیس زۆر کەس دەبینی قسەیەک دەڵە قەناعەتی پێی نییە بۆ هەوای مەجلیس وا دەخوازێ کە ئەوە زۆر خراپە وەکو گوتم هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆەوە کە دەسەڵاتداران و حکومڕانان میزاجی خەڵکیان بەگشتی تێک داوە بەڵام
بە خەڵکی بەرپرسیارە پێویستە ئاگای لە دینی خۆی بێ لە عەقیدەی خۆی بێ لە فیکری خۆی بێ لە ئەخلاقی خۆی بێ و بزانێ ئەمڕۆ دنیا پێنی قیامەتەوە دێتەوە ڕێ. مامۆستا لە ئێستا شایەتی بابەتێکی سیاسین نازانم بابەتەکە ناوازەیە یاخود شتێکی ئاوا چونکە سیاسەتیش بەردەوام لە گۆڕانکاریایە ڕەنگەوە وردەوردە بێ بە شتێکی ئاسایی ئەویش ئەوەیە کە ئێستا سیاسی بێحیز ببینن ینی کەسەکە پێگوترێت سیاسەتی سیاسی ئازاد یا مەسەلەن چوارچێوەیەکی دیاریکراوی حیزبی نییە بەڵکو بۆ بە سیاسێکی بێحیزب نازانم ئەمە ئەگەر لەلایەک پەیامێکی پێ بۆ حیزبەکان ئەوە چ پەیامێکە ئەگەر نا پرسیارەکە ئەوەیە ینی سەرهەڵدانی سیاسی بێحیزب یا سیاسی بێقەوارە وەکو فەردی سیاسی کارێکی باشە یا مەسەلەن بۆن منە بابەتێکی ناوازەیە نازانم بە جۆرە لە جۆرەکان نازانم چییە وڵا ئەمن هەوڵ دەدەم نوختت بۆ بخەمە سەر پیت باش پێم دەبێ ئەوانش پۆلێن بکرێن ئەم بەڕاستی نازانم مەبەست ڕەنگە مەبەست کەسێکی دیاریکراویش نەبێ بەڵام من بەگشتی قسە دەکەم من پێم دەبێ ئەوانش پۆلێن بکرێن وەکو چۆن حیزبەکان پۆلێن دەکەین ئێستا وا ڕقی لە هەموو حیزبانە هەموو وەکو یەکن وەکو جاری کە بۆم باس کردووی ئەوە هیوازاری بەشیری سوتاوفو لە دۆ دەکا کاکە تو نابێ بڵێ هەموو واقع تو تماشا بکە یعنی گە سێ کەسە بناویان محەممەد بێت خۆ تۆ دەبێت تەماشا بکەی داخوا کامیان ساڵحە کامیان ناساڵحە چۆنە یاخۆ چوار ڕاگەیاندن کار هەن تۆ دەبێ پۆلێنیا بکەی تەماشا بکەی کامیان ڕاز دەکا لەگەڵ پیشەکەی خۆی کامیان ڕاست ناکا و بازرگانە هەروەها بەنسبە نووسەران وایە بەنسبە ڕاگەیاندن کاران وایە بەنسبە سیاسیان وایە بەنسبەت حیزبان وایە بەنسبەت ئەوانش کە جەناب دەڵێ دەبێت پۆلێن بکرێن کاک پەیوەند تەماشا دەکەین داخوا ئەو کەسە کە سیاست دەکا بە شێوەی تاچی وەکو خۆی قەوارێکی حیزبی نییە تەماشای دەکەین داخوا چۆن سیاست دەکا ئەگەر وا دەیکا کە دڵسۆزە بۆ خەڵک ڕاستە لەگەڵ خەڵک بێفێڵە لەگەڵ خەڵک و ئەوە دەکا و ئەوە دەڵێ کە لە بەرژەوەندی خەڵکدایە ئەو خۆ دەستخۆشی لێ دەکەین ئەگەر بەتەنێ ئەگەر خەڵکی لەگەڵدایە لەگەڵی دانیە ئەگەر بە پێشەوانەوە بێ ئەو گومانی تێدانە کە ئەگەر حیزبیشی لەگەڵدا بێ حیزبیشی لەگەڵدانە بێ کەسێک کە بە سیاسەتێکی چاواشە کارانە دەکات کەسێک کە دەیەوێت کڵاو لەسەری خەڵک بنێ یاخود ئەمڕۆ شتێک دەڵێ لەبەر ئەمڕۆ وا باشە وا بڵێ سپێنە شتێکی کرد لەبەر وا باشە وا بڵێ هەر جارە لەسەر پەتێک یاری دەکا بە پێی میزاج و بە پێی شوێن قسە دەکا نەک بە پێی بەرژەوەندی یعنی ثەوابیت و نەگۆڕەکانی نین لە سیاستکردنی داخل خۆ ئینسان دەبێت لە هەموو شتێک دەبێت چەند نەگۆڕێکی هەبێ چەند شتێکی هەبێت چەند ئامانجێکی هەبێ چەند چوارچێوەیەکی هەبێت کە لیان دەرنەچێ بۆیە لەگەڵ خەڵکدا ڕاست بێ دڵسۆز بێ بە پەرۆش بێ و پاشان ئەوە بڵێ کە پێی وایە بەرژەوەندی خەڵکی تێدا هەیە دەبێت هەندێک نەگۆڕەت هەر هەبن هەوڵدا دادگەری بچەسپێنێ هەوڵدا زۆڵ مستەم لابەرێ ئەگەر کۆمەڵێک نەگۆڕی چاکی هەبن و کۆمەڵێک بەهای بەرزی هەبن ئەوە هەر کەسێکی بێ جێی دەستخۆشیە بە بۆچوونی من ئەگەر واش نەبێ ئەگەر حیزبیشی بەپشتەوە بێ حیزبیشی زلیشی بەپشتەوە بێ بەڵام لە زیاتیەوە کە تعبیر بکات لە بەرژەوەندی خەڵک تعبیر بکات لە بەرژەوەندە ناشەرەکانی حیزبەکەی بەتاکید بەکەڵکی هیچ نایە مامۆستا دیاردەیەکی تر هەیە ئەویش هەر باوا بڵێن لەو دیاردە سیاسیەکانە هیوادارم من بتوانم ینی تعبیری لێ بکەم چونکە تۆزێک قورسە بۆم ئەویش ئەوەیە کە خەریکە خراپەکاری بێ بە شتێکی بێدەموچاو ینی تۆ ئەگەر بتەوێ دەستنیشانی خراپەکار بکەی خەریکە بۆ نەدۆزرێتەوە ینی بۆ نمونە ئەگەر گەندەڵێک لە وەزارەتێکە هەبێ ئەڵەم وەزارەتەکە گەندەڵە ئەگەر یەک فەردیشتی گەندەڵ بێ مەسەلەن بۆن من ئەگەر بتەوێت دەستنیشانی کۆمەڵک گەندەڵکار بکەین لە ناو حکوومەتە ئەڵەن کاکە کابینەکە بۆ خۆی گەندەڵ و ئیتر چی و نازانم ئەلەم بابەتە تەنانەت ئەگەر بێت و لە ناو حیزبێکە بۆ کۆمەڵ کەسی دەستە بژێر بۆی بڵێن کاکە ئەم خەتایە پەیوەندی بە تۆ هەیە بتوانین محاسبەیکەین بتوانین بێنین مەسەلەن بۆن منە بە جۆرە لە جۆرەکان بیخینە بەردەمی دادگا ئەگەر دادگاش نەبوو هەر عورفەن لێ بپرسێتەوە خەریک ئەمە لە بینە چ مامۆستا فۆرمێکی گشتی وەرەگرێت ئەڵەن حیزبەکە بۆ خۆی وایە حکوومەت هەمووی وایە ینی بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە پەیوەندی بە خراپەکارەوە هەیە خراپەکار پەنایەکی بۆ دروست بووە باش خۆی شارێتەوە خۆ ئێمە هەموو حەدە با بڵێن ئیسلامیەکانە ببینین کە مەسەلەن بۆن من هەمووی لەسەر فەرد مامۆستا تەطبیقەکرێت دزە دەستێ بڕن زیناکەرە جەڵتێکن
ینی زۆر باش تەشخیصەکرێ ئەمە کەچی لە واقعی سیاسی ئێمەیە هەتاکو ئێستاها بۆیە ناتوانین کەس بینین بخینە بەردەمی محاسبە دادگایی بکەن بۆ لە بەڕۆی تاوانکاری فۆرمێکی گشتی کردووە و لە کۆتایە هەمومان تاوانبارین هەموو حیزبەکە مادام وایە هەمووی تاوانبارە لە کۆی گشتیە مامۆستا مادام ئێمە لە هەرێمی کوردستان ناژین مادام ئەم سیاسەتی ئێستا حکوممانەکە کەواتە گەورە و بچووک هەمومان بە جۆرە لە جۆرەکانە تیا تاوانباری یان ێسام کۆمەلگایکی تاوانباربانەیە نەک ئەوەی کە یەک ئێمە بتوانین تاوانبارەکان بدۆزینەوە بەڵێ وڵاوە دوو ڕووی هەیە ڕوویەکیان ئەوەیە کە کۆمەلگا هەمووی بەرپرسیارە و کۆمەلگا کە خەڵکانێکی خراپەکار لە بن باڵی خۆی دەگری حەشاریان دەدا پاکانیان بۆ دەکا یاخود نایڵێ دەرکەون و زەق ببنەوە ئەو خەتابار لەو ڕووە جا ئەگەر حیزبێکە وا دەکا ئەگەر کۆمەلگا بەگشتی وا دەکا ینی ئەو ڕووی هەیە بەڵام لە ڕوویەکی دیکەوە گومانی تێدانە کە دەڵێن ڕۆژێک باڵوڵ برای هارون ڕەشید بۆ لە کتێب مێژوویەکاندا دەڵێ ڕۆژێک گریاوە توانە باڵوڵ بۆچی دەگری وتی وڵای هارون ڕەشید برام دەبینم خراپە دەکا و دەترسم ئەمنی برایویم دەترسم لەگەڵوی سزا بدرێم گریاوە ئەوانە با ڕۆژیشکە بینیوانە باڵوڵ پێکەنیوە باڵوڵ ئەوە چییە پێدەکەنی دەڵێ وڵای ئەو ڕۆژوم بۆ قەسابخانە تەماشام کرد مەڕ بە پێی خۆی هەڵواسرا بوو بزن بە پێی خۆی هێزا دڵخۆشم هاڕوونی برام بۆ خۆی لێ دەپرسێتەوە ئەمنی وەکو خۆ جا کاکە پەیوەند عەدل و ئینساف ئەوەیە هەر کەسە باجی هەڵەی خۆی بدا وخوای پەروەردگار دەفەرمێ كل نفس بما كسبت رهينة هەر کەسە بارمتەی کردەوەکەی خۆیەتی لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت خوا زیاد لەتوانە لە کەس داوا ناکە هەر کەسە لە چاکە چی دەکا خۆی لێ بەهرەمەندە لە خراپەش چی دەکا خۆی لێ زەرەرمەندە و فەرمایشتێکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کەەوە هەمیشە لە قازانجی خراپەکاراندایە خەڵک هەموو یەک و یەک مامەڵی لەگەڵدا بکرێ وەکو یەک تەماشا بکرێ پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام من قال هلك الناس يا هلك المسلمون فهو أهلكهم ئەو فەوتاندونی هەر کەسێ بڵێ خەڵک فەوتا مسلمانە فەوتاون ئەو خۆی فەوتاندونی بۆیە نادەبێ وەکو کوردەواری دەڵێن لە بوارێدا لاقی ڕەش و سپی لێگوە دەردەکەون کە خەڵک ویستوێتی لە ڕووبار بپەڕێتەوە لە بوارێ لاقان هەڵ ناکەن دەردەکەوێت لەوێ شێ لاقی ڕەش و شێ لاقی سپیە دەبێ خەڵک بەڕاستی هەر کەسە بەهرەمەند بێ لە چاکەکەی خۆی و زەرەرمەند بێ لە خراپەکەی خۆی ئەوە عەدلە و دەبێ خەڵک فێری ئەوە بکرێت و بەڵام دەویسترێ کە فعلا خراپەکاران شوێنەون بکرێن تێدا ون ببن هەر بۆیە قەومی لوط سەڵات و سەلامی خوا لەسەر لوط بێ کاتی خۆی کە لوط و شوێن کەوتوانی ڕخنەیان لێگرتوون لە خەڵکەکە گوتویان ئەخرجوا آل لوط من قريتكم إنهم أناس يتطهرون لوط و شوێن کەوتوانی لە ئاودانیەکەتان دەرکەن ئەوانە کۆمەڵەکەن خۆیان پاک ڕادەگرن ئەو پاکانە بەلانی ئێمەدا نەبن بۆی پیسەکە ئێمە دەرنەکەوێ هەموو وەکو یەک بین ئەوە هەیە گومانی تێدا نیە کە کەسانێک هەن کە پێیان خۆشنی نوێشکەر هەبێ پێیان خۆشنی ڕۆژوگەر هەبێ پێیان خۆشنێ تاوێن پاکە بێ پێیان خۆشنێ دەست پاکە بێ چونکە بۆ خۆی ڕاوچی خراپ و لە ئاوی لێڵ دەڕاو دەکا دزە و بازاڕی ئاڵۆزی دێ پێی خۆشم وەکو ئەو بن ئەوە وەکو گوتم لە قازانجی خراپەکارانە بەڵام بە زەرەری چاکەکارانە بۆیە ئەگە خراپەکاران جا هەر جۆرە خراپەیەکە خراپی ئەخلاقیە سیاسیە کۆمەڵایەتیە ئابووریە قۆڵ بڕینی خەڵکە ئەگە خراپەکاران پشتی یەک دەگرن لەسەر خراپە پێویستە چاکەکارانی پشتی یەکدی بگرن لەسەر چاکە بۆیە خوا لە سوورەتی تەوبەدا دەفەرمێ المنافقون والمنافقات بعضهم من بعض يأمرون بالمنكر وينهون عن المعروف ويقبضون أيديهم نسوا الله فنسيهم لێ باسی منافقانی پیا و ئافرەت دەکا پشتی یەکدی دەگرن فەرمان بە خراپە دەکەن ڕێ لە چاکە دەگرن دوای دەفەرمی والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض ئەگە منافقەکان هەندێکیان لە هەندێکیانن بەڵام بڕوادارە هەندێکیان پشتیوانی هەندێکیانن چی دەکەن فەرمان دەکەن بە چاکە
ڕێ دەگرن لە خراپە نوێژ بەرپا دەکەن زەکات دەدەن فەرمانبەری خوا و پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە ئەهلی ئیمان و ئەهلی ئەخلاق و ئەهلی بەها بەرزەکانیش پێویستەویش یەک بەرەبن پشتی یەکدی بگرن لەسەر حەق لە بەرامبەر ئەوانەدا کە پشتی یەکدی دەگرن لەسەر ناحەق و لەسەر زوڵم و تاوان و خراپە مامۆستا یەکێکە لە دەردە سلبیەکانی سیاسەتکردن ئەوەیە لە ئێستاە خەریکە باوا بڵێن ینی سیاسی پۆپۆلیست سیاسی جنێوفرۆش سەراحەت بە ئاوا بڵێم سیاسەتێک کە سیاسەتی هەمووی لە ڕیستێک جنێوا کۆ کردوێتەوە خەریکە وردە وردە ئەوانە بن بە ڕووی سیاسی یاخود باوا بڵێن ببن بە واجهەی سیاسی خەریکە وردە وردە خەڵک ئەو دوورە پەرێزەی کە لە سیاسەتی هەبوو کە جۆرێک باسمان کرد کە جۆرێک لە گومانە ئەم جاریان هەر بیکا بە شوێنێک کە بەڕاستی کۆمەڵە ینی کەسی زۆر نابەرپرز کە مەسەرم بۆن منە بەس دەتوانین دەستەواژەی ناشیرن تعبیر لە جۆری سیاستکردنیان بکەن خەریکە وردە وردە لەناو ئەوانەش غەرقە بین مامۆستا ینی ڕەنگە ینی ئەگەر ئەمە دروست بێ بڵم ڕەنگە هیچ هێزێکی سیاسی لەمە بە دوور نەبێ ڕاستەکەی بەڵام کەم تا زۆرێک ئەوەی کە ئێستا سیاسەتی زمان پێگوتە زمانی سیاسی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ کەسێکی وەکو جەنابەت کە هەمیشە ئاگام لەوەیە کە هەمیشە خۆ پارێزیت هەبووە لەوەی کە حتا کۆمەڵێک دەسەواژە بەکارنێنی کە ڕەنگە بریندارکەر بن بۆ بەرامبەرەکە بەڵام ئەی چی لەم لەشکرە پۆلیستە بکەین مامۆستا بەڵێ وەڵام من ڕۆژێ لەگەڵ بە پرسێکی ئەم وڵاتە ناوی نایانم من هەمیشە ئەوەی کە بە ئامانەت قسەم لا بکات دەی پارێزم لێم پرسی لەبارەی لایەنێکەوە گوتم چۆنیان دەبینی گوتی مامۆستا ئەم حکومڕانانی ئەم وڵاتە کاربەدەستانی ئەم وڵاتە حەز دەکەن ئۆپۆزیسیۆن و معارەزە و ئەوانەی ڕەخنەیان لێ دەگرن بێئیعتیباریان بکەن هەمیشتم چۆن وتی دەیانەوێ کەسانێک بێنە پێش کەسانێک زەمینیان بۆ خۆشکەن بۆ بیان هێنە پێش بە زۆرێک لە زۆرەکان کە تۆ یەکی دیکە یەکی دیکە ناتوانانی وەکو ئەوبی ئەمجا بە خەڵک دەڵێن کاکە ئەتۆ دژونیاری ئێمەت دەوێ دژونیاری ئێمە فڵم فەرموو چێ بەخەت فڵان کەس ژنێوە دەڵێ چێ بەخەت فڵان کەس هەڕەشە دەکات چێ بەخەت فڵان حیزبە مەسەن ئەوە دەکات فەرموو لەگەڵ ئەوە وتی دەزانێ ئەو هیچ نییە بنەمای نییە بناغی نییە هیچ نەتیجەی نییە بەڵام لە ئێوە دەترسێ لەبەر معاملە ناکەن لەبەر ناکردرێن و نافرۆشرێن پێخۆشە خەڵک لەگەڵ پێخۆش لەگەڵ ئەو بێ ئەوە دەبێتە هۆی بێئیعتیبارکردنی ڕەخنە لێگرانی خۆیان معارزینی خۆیان خەڵک دەڵێت تەماشای فڵان کەس چی کردووە هیچیشی لە بەراندا نیە ڕاستیەکەی ئەوە دەستێکی ئەم حکومڕانانەی لە پشتە زەمینە خۆش دەکەن کە من نامەوێت هەندێک نمونە بێنەوە کە زۆر دیارە یانی زەمینەی بۆ خۆش دەکەن کاکە بابێتە پێش خەڵک لەگەڵی بێ خەڵکیشی بۆ هان دەدەن زۆرەزان دوای هیچ نییە دوای هیچی لە باراندا نیە و جێگەی مەترسی نییە بۆ ئەوان بەڵام ئەتۆ ئێوە جێگەی مەترسین کە تۆ کۆمەڵی پرانسیپ و مەبدەئەت هەیە و سەودا و مامەڵەیان پێوە ناکەی و ئامادەی بازیان لەسەر بدەی و ئامادەی کە لەسەر ماف و ئازادەکانی خەڵک لەسەر حەق و مافەکانی خەڵک باش بدەیت ئەوە گومانی تێدانی کە بە زۆرە لە زۆرەکان دەستی دەسەڵاتی لە پشتە و یەک دووش کرچووکاری کۆمەلگاش جارێک کە دێمەوە باسی ئەوە دەکەم بەڕاستی خەڵک و کۆمەلگاش بەداخەوە ئەم دەسەڵاتدارانە نەیان هێشتووە یاخود کاریان نەکردو پێی بگەێنن پێ لە ڕووی هۆشیاری سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سلوک و ڕەوشت و ئاکارەوە یعنی بتەماشای سۆشیال میدیا بکە هەتا یەکێکی نەیاری حکوومەت ژنێو دەڵێ لەشکرێک سۆشیال میدیای سەر بە ئەو حیزبە حکومڕانە ژنێو دەڵێ وانە ئێوە خەڵک فێرە ژنێو دەکەن هەر لە بینی خۆیاندا چ بە یەکتر دەڵێن ئەوە مانەوە زەمینە خۆشکردنە بۆ ئەوە کەواتە خەڵکیش هەروەها دەسەڵاتیش و خەڵکی کەوا بە بێئاست هێڵدراوەتەوە ناخۆشیار هێڵدراوەتەوە بەڵکوزاری وایە هان دەدرێ کە بەو شێوە سیاست بکە ئەوە هەمووی گومانی تێدانێت کە لەلایەکەوە حکومەڕان دەسەڵاتداران تاوانبارن لەلایەکەوە خەڵک خەڵکی خۆی تاوانبارە و تەماشاش دەکەی بە دوای لایەک دەکەوێت بە دوای شتێک دەکەوێت و دوای سەری لە هیچەوە دەردەچێت و با بجارێکت
من جرب المجرب حلت به الندامة جارێک هیچ دەست نەکەوت و دەرکەوت ئەوە بە کەڵک نایە جاری دووەم بۆ دووبارەی دەکەیەوە بەڵام ئیدی بەگشتی من پێم وایە کە خەڵکیش بەشی خۆی بەرپرسیارەتی هەڵدەگرێ و بەڵکو لەمە دواوردەوەدا هەموو لایەک بتوانین خەڵک زیاتر هۆشیارکەین بێدارکەین پێیان بگەێنین و خەڵک بە ئاسانی کڵاوی نەچێتە سەرەوە بە دوو قسەی خۆش و بۆش بڕوانەکە کە دوای هیچی لە باراندانی مامەستا با ئەمە بکەمە کۆتا پرسیار لەم بەرنامەیە بش ئەوەیە کە ماشەڵڵا تەدەیوین ڕۆژ بە ڕۆژ زیاکە خەڵک پابەندی بۆ ئاین و گەڕانەوە بۆ ئاین زیاکە کەچی لە بەرامبەریشە خراپەکاریش خەریکە وردە ئەویش زیاکە یعنی قسەکە لەسەر ئەوەیە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە باشووری کوردستانەوە ینی ماشەڵڵا مەدێکی دینداری زۆر باشەیە من باسیەوە ناکەم کە ئەم مەدە ئایدۆلۆژیە مەسەن سەر بە حیزبە هەر خۆی خەڵک ئاینی خۆشەوێ و خەڵک پابەندە و خەڵک بۆ ئیسلامەتی باش مەسەلەن بۆ منە بە ئەو بڵنگ گەڕاوەتەوە بەڵام لە بەرامبەریشە دیسان خراپەکاری لەم کۆمەلگای زیایی کردووە و کێرفی خراپەکاری بەرز بۆ تۆ ینی ئەمە هۆکاری چی مامۆستا وڵا ئەمە هۆکاری دینداری خۆی پروردگار دەفەرمێ فأقم وجهك للدين فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم خوا فطرته زکماچێکە خەڵکی لەسەر دروست کردووە و ئاین و بەرنامەیە کە دای بەزاندووە بە دوو ڕووسکەیەکیان دادنێ بە دوو ڕووی دراوێک هەمان ئەو زکماک و خواڕستکە کە مرۆڤی لەسەر خوڵقاندووە ئەو دینەش کە خوا بۆی ناردۆ لە ڕێی پێغەمبەرانەوە عەلەیهیمو سەڵات وسەلام هەر تعبیر دەکات لەو زکماک و خواڕستکە کەواتە دینداربوونی کۆمەلگایەک بە تایبەتی کۆمەلگایەکی موسڵمان کە خەڵکێکی زۆریشی تێدا هەیە لە مامۆستایان و لە بانگەوازکاران و کە خەڵک هاان دەدەن و بەرچاویان ڕۆشن دەکەنەوە لە لایەنە سیاسی ئیسلامیەکان و لە ڕێکخراوەکان ئەو شتێکی مەفهومە و دیارە ئەمما لە بەرامبەریدا ڕەواشپێدانی ئیباحیەت و بەرەڵدایی و خراپەکاری ینی دەستی دەسەڵاتی بەزەقی لە پشتەوە دیارە و کەناڵەکانی کە بە پارەی نەوتی خەڵک بە پارەی واریداتی ئەم وڵاتە کە دەستی بەسەردا گیراوە کاریان پێ دەکرێت ئەو ماچینە ئیعلامیە زەبەلاحە ئەویش بە ئاشکرا دەور و ڕۆڵی دیارە بۆ کاک پەیوەند خەڵک ئەگەر دینی بوو ئەگەر ئیمانی بەخوا بوو ئیمانی بە ڕۆژی دوایی بوو خۆی هەرزان فرۆش ناکە مەداری دەسەڵاتدارێک ساز ناکە کە دەیەوێ پارەی حرام خەڵک بکڕێ دەیەوێ ئیمتیازاتی حرام وەلای خەڵک بۆ خۆی بکڕێ بۆیە ئەوان حەزیان بەوە نییە مرۆڤ ئەگەر خواناز بوو خواپەرست بوو دیندار بوو ئیماندار بوو قیمەتی خۆی دەزات دەڵێ من جێنشینی خوام دەڵێ من هەڵگری ئەمانەتی خوام دەڵێ من خوا ڕێزی لێگرتووم خۆی هەرزان فرۆش ناکە بەڵام کە دینی نەبوو ئەو بەها بەرزانی نابن گومانی تێدا نییە بۆیە ناڵم هەموو کۆی بڵێن بەرپرسەکان بەڵام ژمارەیەکی زۆریان یاخۆ بەشی زۆریان پێیان خۆشە کە خەڵک دینی نەبێت خەڵک دینی نەبێ ئەو دینەی کە کەسایەتی بۆ مرۆڤ دروست دەکات ڕێز و حورمەتی مرۆڤ دەپارێزێ ئەو دینەی کە نیوەڕۆک و ناخێکی پاک بۆ ئینسان دروست دەکات هەست و نەست و هەڵوێستێکی باشی تێدا دروست دەکات بۆ دانوێ خەڵک فەرقی حەڵاڵ و حرام نەکا و دانوێ خەڵک کە بە تۆزە پارێکی حرام خۆی بفرۆشێ و وابەستەی لایەنێک بێ کە تۆزێک بەرژەوەندی ناشەرعی بۆ دابین دەکات بۆ ئەوان وا باشە ئەیناڵێ دەست بازاری ئاڵۆزی دەوێت ڕاوچی خراپ لە ئاوی لێڵ ڕاو دەکات ئەگە ئەوەکە ڕوون بێ ڕاوچی خراپ ڕایی بۆ ناکرێت وەکو گوتم دینداریەکە من پێم وایە دەرهاویشتێکی سروشتی و ئاسایی کۆمەلگایەکی موسڵمانە و لەگەڵەوەش کە خەڵکێکی زۆر قسەی خێر و قسەی حەق و شتی باش دەکات و هەوڵی باش دەدا خوا پاداشتی هەمووام داتەوە بە هەموو بەشڕەبەکان و بە هەموو شێوەکانیانەوە و بێ دینیەکە و ئیباحیەتەکەش ئەوە دیارەکە زیاتر دەسەڵاتی لە پشتەوەیە لەگەڵ ئارەزووی خەڵک و غەریزەکانی خەڵک وەک بۆ زانیاریت دەسەڵاتداران کارەکەیان زۆر ئاسانە یعنی چونکە من زۆر گوتومە خۆڕازانەوە بە ئیمان و بە تەقوا و بە سیفەتی جوان و بە خواپەرستی وەکو بە هەوراز هەڵگەڕانە بەڵام شوێن ئارەزوەکان کەوتنوەکو خلۆربوونەوەیە بۆ دەسەڵاتداران خەڵکی خلۆرکەنەوە بۆ خۆ هەر بۆ خۆ سەرۆژێرە جولەی جانەکەم بەڵام بۆ تۆ زەحمەتە تۆ سەری دەخەی لە تۆ دەتەوێت
ئەو پێگە و پایە و مەقامە بەرزەی کە خوا بۆی داناوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم علیین دەتوێت بەرزی کێوە بڵیندی کەی بەڵاو دێ شۆڕی کاتەوە نزمی کاتەوە سوچی کە بۆی کارەکە ئەو ئاسانە و لەگەڵ غەریزە و ئارەزۆکانی خەڵکدا دەگوزێ و ئەویش ئیشی بەو جۆرە کەسانە ساز دەبێ ئێستا کەسێکی خاوەن مەبدە و خاوەن ئیمان و عەقیدە و دین و ئەخلاق و فەرقکەر بە حەڵاڵ و حەرام بە خەڵکی دەسەڵاتێکی مزەیەف دێ کە بە دوای کۆی لێدا دەگەڕێ ئێوە خۆ نابێتە کۆی لەوە. سوپاس دەکەم بەڕێز مەم سعەلی باپیر کە وڵامی پرسیاری ئەڵقەی ژمارە 102 داینەوە. خوا یار بێ ئینشەڵا لە ئەڵقەکانی دادێک درێژە بە گفتوگۆکەمانە دێن. میش سوپاسی جەنابت دەکەم و من بۆشت پێشنیار دەکەم کە وێڕای واقع و لایەنی سیاسی ئەم کۆمەلگای ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەخلاقی و ڕەوشتیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی فیکریەوە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە زۆر ڕووی دیکەوە پێویستەکە قسەی لێ بکەین شەنوکەوی ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەشمان تاکو بە یەکگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێ خواتان.